بەیاننامەی هەرسێ لایەنە ئیسلامیەکەی پایتەختی ئاشتی بەداخەوە لە سەردەمی بانگەشەی پێکەوە ژیانی جیاوازیەکان و لە بەرچاوی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و پاراستنی مافی کەمینەکان و دەوڵەتانی دنیاوە لە وڵاتێک کە سەرۆک وەزیرانەکەی زیاتر لە 26 ساڵە خاوەنی مەدالیای ئاشتی بێت تراژیدیاترین سەرکوتکردن و لە ناوبردن و ڕوشاندنی کەرامەتی مرۆڤەکان دەبینین و دەبیستین. دووبارەبوونەوەی ئەم کارە ساتانە هەرجارەی لە پارچەیەکی ئەم جیهانە بە شێوازی جۆراوجۆر و جۆراوجۆر دەرخەری ئەو ڕاستیان کە بانگەشەی مافی مرۆڤ جگە لە داڕشتەیەکی سەرکاغەز هیچ مانایەکی منهەجی و فکری لای بانگەشەوانانی نییە. ئێمە لە نێو مێژوویەک لە نەهامەتی و قوربانیدان لە شاری شەهیدان و پایتەختی ئاشتی سەرڕای سەرکۆنە و ئیدانەکردنی ئەم شێوازە درڕندانەیە بەرامبەر مسلمانانی ئاراکان لە کەمینەی ڕۆهینگا کە زیاتر لە سەدەیەکە بەردەوامە و لە تێڕوانینمان بۆ پشتیوانی ستەم لێکراوان کە هەر ناو نیشان و ئاینێکی هەبێت داوا دەکەین لە زووترین کادا ئەم کارە درڕندانانە ڕاگیرێن و ڕێوشوێنی یاسایی بەرامبەر بکەرانی بگیرێتە بەر و هەوڵەکان لەسەر ئاستی جیهان یەک بخرێن بۆ کۆتایی هێنان بە زوڵم و ستەم بەرامبەر بە مرۆڤایەتی. جێخۆشێتی پشتیوانی و دەستخۆشی خۆمان بۆ دانیشتوانی پایتەختی ئاشتی دەرببڕین و بە پێشەوایەتی زانایان و هەوڵ و ماندووبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و بەشداری سەرجەمچین و توێژەکان لە گردبوونەوە و ڕاوەستانیان بە یەک دەنگ بەرامبەر بە زوڵم و ستەم و قڕکردن و ئەم هەڵمەتە بێوێنەیەی کە لاو و گەنجەکانمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستیان پێکردووە. یەکگرتووی ئیسلامی کوردستان مەڵبەندی 5 کۆمەڵی ئیسلامی کوردستان مەڵبەندی 1 بزوتنەوەی ئیسلامی کوردستان مەڵبەندی 1